ڕۆژانە ئەوە کاری لیژناوە بەشەکانە و کاری فەرمانگە پەیوەندیدارەکانە کە بە دوواداچوونی خۆیانەکەن و بەردەوام سەردانی هەموو ئەو شوێنانەکەن بازار ئەو شوێنە گشتیانە بۆ مەبەستی بە دوواداچوون و چۆنێتی جێبەجێکردنی ڕێو شوێنە وێتەنەری و تەندروستی و هەموو ئەوانەی کە عیلاقی بە مەسائلی کوالیتی ئەوانەوە هەیە وەکو ئیشارەتمان پێەیە لە مانگی ڕەمەزانە سەردانەکان زیاتر ئەبن و بە دوواداچوونەکان زیاتر چڕترەکرێتەوە بێگومانی ترەوە ئێمە سزاکان بەپێی ئەو ڕێوشێن و ڕێنمانەی کە هەیە بەپێی ئەوە ئیشی لەسەرەکەین و بێگومان سزای تونی هەموو ئەو کەسانین کە خوا نەخواسە بێوێ مانگی ڕەمەزان ئیستیغلال کا بۆ ئەوان بە نیسبەت مزگەوتەکانەوە حرمی مزگەوتەکانەوە لە مانگی ڕەمەزانە کراون ئیلا لەو کاتانەدا دەخرێن کەوای تر نوێژ خوێن سوودی لێ وەرناگرێ ئیشی پێی نامێنێ واتە لە دوای نوێژی تەڕاویحەکانەوە کە چۆڵ بوو لەبەر مەسایلی ئەمنی بۆ پاراستنی مەسایلی ئەمنی چکە هێندێک شوێن هەیە بەڕاستی ضرورە ناکرێت کەوا مزگەوتەکان بە هەمیشەیی کراوە بن و بە تایبەتی لە شەوانی لە دەشەوی ئەخیری مانگی ڕەمەزانە کراوە دەبن کە شەوانی قەدری تێدایە و شەوانی قەدرا